ئەگەرچی ڕۆژەکان هەموو هەرهی خوان، بەڵام هەندێک لە ڕۆژەکان هەندێک لە شەوەکان گرنگی زیاتریان هەیە. بە جۆرێک ئەم دە ڕۆژی ئەوەڵی ذیلحەجەیە خوای گەورە لە قورئانە سوێنی پێ خواردووە: والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر تا آخری بابەتەکە. خوا سوێنە خوارد بە بەیانی و شەوانی ئەم دە ڕۆژە. ئەم دە ڕۆژە گرنگیەکەی لەوایە کە دوو بابەت گرنگی تایە. گرنگی یەکەمی خۆ ئامادەکردنی حاجیەکانە بۆ حەج کە یەکێکە لە ئەرکانە گەورەکانی ئیسلام. بەڵام ئێستا لێرا باسە حەجکرا شاعیرێکم بیرکەوتووەڵێ حاجی ئەڵبەتە خۆی عیبادەتەکە عیبادەتێکی گەورەیە. من حەجە فەلەم یەرفوث وەلەم یەفسوق ڕەجەعە کەیەومە وەلەدەتهو ئوممه. هەر کەسێ حەج بکا و لەو کاتی حەجا ئەوەی کە لێ قەدەغە کراوە ئەنجامی نەدا، بە جۆرێک ئەگەڕێتەوە وەکو ئەو ڕۆژەی کە لەدایک بووە.